دوابەدوای ئەو شکست و قەیرانەی لە ئەنجامی ڕیفراندۆمەوە هاتە ئارا لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان خۆی وا دێتە بەرچاو کە بتوانێت ئەوەی ماوە ڕزگاری بکات لە کاتێکدا هەرچی قەیرانی سیاسی و حکومداری و ئابووری ساڵانی بەر لە ڕاپرسی ئەوان لی بەرپرسن. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەی لە ئێستادا وەک فریادڕەسێک بۆ دۆخی تێکچووی دوای ڕاپرسی خۆیان هێناوەتەوە پێشێ و کار لەسەر لەباربردنی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی و هەر هەوڵێک بۆ دوورخستنەوەی ڕوخساری کاربەدەستانی شکست خواردوو دەکەن. زۆر جاران چاودێران هاوڵاتیانی کورد بە لاوازی بیرەوەری وەسف دەکەن. پێیان وایە ئەوەی کە ئێستا حکومڕانان بەسەرگەلی کوردستانیان هێناوە چەند مانگێکی کەمی بەسە تا هەمووی لەبیر خەڵکی بچێتەوە و دووبارە ئەم دەم و چاوانە وەک پاڵەوانی ڕاپەڕین و دەستکەوتەکان بناسرێنەوە. پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە دوای شکست و قەیرانەکانیشەوە بەهۆی پاڵپشتی هێزگەری دەرەکی لە دەسەڵاتدا دەمێننەوە. ئەم بۆچوونە بۆ هەرێمی کوردستانیش ڕاستە. لە دوای قەیرانی ڕاپرسیەوە بە تایبەت دوای ئەوەی لە نێو خۆی هەرێم پرسی پێکەنانی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی گەرم بوو، وڵاتانی بیانی بە ئاشکرا پشتیوانی خۆیان بۆ حکوومەتی ئێستای هەرێمی کوردستان دووپات کردەوە. لە نێو خۆشدا پارتی و یەکێتی بە پاڵپشتی هێزی دیکە و لە ڕێگەی پەرلەمانەوە دەسەڵاتی سەرۆکی حکوومەتیان زیاد کرد و زۆرینەی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێمیچیان پێدا. سیاسەتی ئێمە ئەوەیە پرۆژەیەک ببینە پەرلەمان کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ بەشدار بن لە قازانجی داهاتینەوە. سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی سیاسەتە هەڵەکانیەوە لە بواری بەڕێوەبردن و ئابووری و وزە چەند ساڵێکە زنجیرەیەک قەیرانی لەسەر جەمبارەکاندا بۆ خەڵکی ئێستا و نەوەی داهاتووی هەرێم دروست کردووە. زیاتر لە 2 ساڵە دامەزراوەکانی هەرێمی کوردستان لە حکوومەت و پەرلەمان و دەستگای دادوەری تووشی ئیفلیجی بوون. هەرێم لە ژێر قەرزێکی چەند ملیارد دۆلاریدایە. فەرمانبەران لە مانگی 11دا چارەکە موچەی مانگی هەژوەر دەگرن. بەم نمونەیە لە بەڕێوەبردنەوە هێشتا سەرۆکایەتی حکوومەت بەنیازن بە ژمارەیەک دەسەڵاتی زیاترەوە قۆناغی دوای ڕاپرسی بەڕێوەبردن و لەگەڵ بەغدا و وڵاتانی دراوسێ بکەونەوە گفتوگۆ. لە دوای گرتنەوەی کەرکووک لەلایەن هێزەکانی عێراقەوە پەیوەندی یەکێتی و پارتی بە شێوەیەک تێکچوو ترس لە دروستبوونی دوو ئیدارەی دەکرا. بەڵام دوای چەند ڕۆژێکی کەم لەو ڕووداوە لە پێناو پاراستنی بەرژەوەندی و درێژەدان و بەڕێوەبردنی قۆناغی داهاتوو ڕێگری لە هەر هەوڵێک بۆ پێکهێنانی حکوومەتی ڕزگاری نیشتیمانی یەکێتی و پارتی دۆخ و پەیوەندی ئاڵۆزکاوەکانیان ئاسایی کردەوە و ئێستاش هیچ شتێک بەباری باشەدا نەگۆڕاوە. سەرۆکایەتی ئەم حکوومەتە دەڵێی نەبایان دیوە و نەبۆران. ئێمە بەشێکنین لەگەڵی عێراق بەپێی ئەو دەستورە. ئەو سەرۆک وەزیرانی هەموو عێراق نییە، خۆ دەبێ وا سەیری شتەکان بکەوتن. خۆ ئەو ڕئیسی حزبێک نییە.